بولبولێک بۆ دەسەڵاتی شێر سریکانگرێتی درەختێک کرێی بێلانەی لە باوشی دوو پێش وەرگرتووە نەوەسێک هەر بۆ خۆشی بەدارم زۆر ماسی گرتووە زانیاریمان هەیە لە مانجی چواری ئەمساڵ بەرهەمێکی نوێت بڵاوەکەیەوە لە ئەم بەرهەمە چییە لە سەرچی ئەگەر باسێکی و بەرهەمێش تازەیە تەرجەمەیە من 4 ساڵ 5 ساڵ خەریکی بوومە تەرجەمەی شعری عەرەبیە لە جاهیلیەوە هەتا ئێستا هەرچیم پێ جوان بووە هەرچیم پێ شعر بووە لە مێژووی ئەو 1400 ساڵە خۆشبەختانە ئەدۆنیس دیوانی شعری عەرەبی هەمووی جیا کردوتەوە کورتەیەکی لێ باس کردووە کە ئەمانە بە شعرە زانی بە فرسەتم زانی ئەمانە کوردیش ئەمانە ببینێ شاعری دای 1000 ساڵەمە پێشە 1200 ساڵەمە پێشە بەڵام من بەس ئیلهامم لێ وەرگرتووە بە شێوەکەی خۆم دامڕشتۆتەوە دەستگای فام بە سوپاسەوە کتێبەکە بڵاو دەکەنەوە بە ناوی ئاوی زمان و دەفری بیابان ئیتر بڕیارە لە پێشانگای نێودەوڵەتی هەولێر لە مانجی چوار ناوەڕاستی مانجی چوار بڵاو بێتەوە مامۆستا بڵێن بەرهەمێک بڵاوەکەیتەوە دوای ئەوە چەند ساڵێک بەرهەمت نییە ئەمە چۆنە بۆچی ئەوەندە درەنگ بەرهەم بڵاوەکەیت سەیری کە تەجربەی ئێمە تەجربەی فەقیرانەیە ئێمە نە شاری گەورەمان هەیە نە گەڕانمان هەیە تەجربەی زۆر فەقیرانەیە تەجربەی ئێمە هەر بەشێوە دەکا 300 ساڵ وردە کتێبێک چاپ بکەین بەشی ئەوە ناکەین من لە ئەستەمبول ناژیم 300 زمانی تیابی و 300 مەزهەبی تیابی و 300 شێوەزاری تیابی یان شارێکی وەکو پاریس یان وەکو بەرلین ئێمە تەجربەی فەقیرانەمان هەیە ئیتر خەونمان هێندە گەورە نییە سەفەرمان هێندە گەورە نییە تەجربەمان هێندە گەورە نییە ئیتر زۆر کەم بەشەکە یعنی تەجربەی مەگەر بەشی 5 کتاب 6 کتاب بکە ئەم ئێستاش پێم سەیرە خەڵکی 70 کتێبی چونکە تەجربەی ئێرە تەجربەی زۆر فەقیرانەیە فەرهەنگێکمان هەیە کە 70 100 ساڵ 200 ساڵ لەژێر چەپۆشی داژیکەران بووە ئێستاش لە کوردستانی باکووری ناگەڕێن ناوی کوردی ئێستاش ناگەڕێن بە زمانی کوردی قسە بکەن ئەو هەرێمەمان هەیە تایدا ئازارین تایدا بەڵام تەجربەی ئێمە هەر بەشێوە دەکا 3 ساڵ جارێک 4 ساڵ جارێک کتێبێک چاپ بکەین باسیەوەم بۆ بکە چەند لە شعرەکانی خۆت لەبەرە ئەڵێن شەعرت لەبەر نییان شعرێکی کەمەزانی کە لەبەرت دێمە من کەیفم بە شعری خۆم نایە بەڕاستی ئەوە پێتی بڵێم بۆ بە حیاتش نایخوێنمەوە زای کاتی خۆی دایکم کە چێش لێ دنا نای نەدە خوارد دەماگوت دایلۆ نای ناخۆدی بۆ ئەوەندە حاڵاوە کە هاتی بەسەر دەم و چاوم ئیشتیهام نمایە ئەمنە ئەو 4 دێڕایان ئەو 6 دەڕ ئەوەندەم هێنایە و بردوومەوەندە هێنا بردیە وەکو دایکم لێ هاتی ئیشتیهام بۆی نەماوە بەعکسەوە حەز دەکەم ئەو شعرانە بخوێنمەوە کە وەکو من نانووسن یعنی دای من حەزێکم بۆ شعرانە هەیە کەوی وەکوی خۆم نییە بەزەوەی خۆمەوەندە خەریکی بوومە ئیتر حاڵاوەکە هاتیە بەسەر دەم و چاو و بەسەر سەر و کەلەمە ئیشتیهام نەمایە ئیشتیهای ئەو جۆرە ئادەمە نمایە هەمیشە شعرەکانی شت کورتن ئەمە چۆنە بڕیارداوە بەم هەموو شتێک لە دنیای کورتە ئێستا هەموو شتێک خێرا بووە حتا پەیوەندی خێرا بووە حتا سیارە خێرا بووە حتا تیارە خێرا بوو حتا پەیوەندی من و کوردێک لە ئەمریکا خێرا بووە پەیوەندی من و منداڵەکەم خێرا بووە هەموو شتێک خێرا بووە معقول نییە شعر کە بەشێکە لە کۆمەلگا و بەشێکە لە زمان و بەشێکە لە ژیان ئەمە بە تەمبەڵی بمێنێتەوە چکە پاشەکەی ئێستا دنیا وەکو مەڕەسۆین لێ هاتیە هەر ڕادەکە دەبێت شعریش ڕاکەت خەڵک مەودا و مەجای ئەوەی نمایە 14 لاپەڕ بۆ قەسیدەیەک بخوێنێتەوە بە کورتی و بە پوختی شتەکەی بدێ من حتا منداڵ کە ئێستا نسیحەتی دەکەی زۆر بە کورتی دەبینی ساعتیکەی بە 20 ثانیە دەبینی ساعتی منداڵەکە بکەی مندا کاتی خۆی باوکم دەدەم 50 دقیقە قسەی بۆ دەکەم زانی ئێستا مەجال نمایە کەس مەجالی نمایە 50 دقیقە هیچ منداڵێک مەجالی نمایە 50 دقیقە گوێ لە داک و باوکی بکەی 20 ثانیە 30 ثانیە دەڵێ تێگەیشت باش مامۆستا بڵێم پێشتر کۆڕی شعری لە زانکۆکان لە ناوەنداکاریەکان زۆر بوون ئێستا بەرەو کەمبوونەوە چێن ئەمە تا چەند کاریگەری هەیە و ئەمڕۆ لە زانکۆی سۆرانی چیت هەیە بۆ من ماوەی زۆر کۆڕم نەکردووە ینی زۆر دەرکەوتن شتێکی باش نییە لەسەر حسابی خوێندنەوە و تەئەمل و ڕامان و ئیش و کاری خۆتە زیاتر لە ناو ئیشەکانم ئەو 6 مانگە بەڵام وەکو زانکۆی سۆران من منتقی سۆرانم خۆش دێ وەقەت سەریشم پێوە نەبووە پاریش بڕیار بوو بێم کەچی نەگونجا
ئیتر ئەم ساڵ خۆشببختانە سوپاس بۆ دکتۆر دلاوەر و دکتۆر یادگار و برادرانە کە ئەو دەرفەتیان ڕەخسان بۆ من گەورەیە شەڕەفێکی گەورەیە لەناو هەموو گەنجە جوانە لەناو زانکۆ جوانە لەناو خەڵکە قوربانی دەرە کە دەڤەرێکی ئێزگار قوربانی دەرە بۆ من جیشانازیە لە ڕۆژی جیهانی زمانی دایک منیش بێم وەکو کوردێک لە زمانی دایکی خۆمەوە باسی ئەدەبیات و باسی شعر و باسی جوانی بکەین باسی ئێستاتیکا بکەین.